Seconds. Where it is. Wait! Don't hurt him! لە بەرنامەی کۆوارەوە سڵاوتان لێبێت لەم هەفتەیەدا کۆمەڵێک چالاکی هونەری و کولتوری ئەنجام درراوە ئێمەش گرنگترینیان پێشکەشی ئێوە دەکەین پاشان بڕگە سەرکیەکانی کۆوار پێکەوە دەبینی لە شاری هەولێر و لە سەنتەری ڕۆشنبیری قەڵا پێشەنگەیەکی شێوەکاری بۆ تابلۆکانی فەیسەڵ عوسمان کرایەوە لە پێشەنگەکەدا وێنەی سروشت و شوێنەوارە کولتوری و مێژوویەکانی کوردستان بەدی دەکرا کە بە هەردوو ڕەنگی ئاوی و ڕۆنی دروست کرابوون. زۆر ڕەنجی ئاوی بەکاردێنم بەس ئەو جارە هەندێک تابلۆی زەیتیشم کردیە لەسەر ئوسلوبی ڕەنجی ئاوی پێشتر ئەوانە پیشانگاکانی منیان دیکە دەبین کەم زۆر بە ئاویش دەکەم لەبەرەوەی ڕەنجی ئاوی زەحمەتترین جۆری وێنە کێشانە دەبی زۆر شەفاوی بکرێ شارەزایکی زۆر پەیدا بکەی لەسەر کارتۆن و بە فرچە و ڕەنجی تایبەت دروست دەکرێتن ڕەنگەکەشی تێک ناچێت تاکو دەبینێتەوە جیاوازێکی هەیە لەگەر مەتریالەکانی کێرە زەیت و ئەکریلیکۆوانە سروشت فەرهەنگی ڕەنگە لای من چکۆگەر لە سروشت نەبی ناتوانانی ئەو دەربڕینانەی خۆت دروست بکەی بە ڕەنجی ئاوی هەموو ئەو مێرە جانانێک کەم دەچمی ڕەنجی ئاوی زۆربەی هونەرمەندەکانی هەموو جیان مامەڵە لەگە سروشت دەکەن لەگەڵ ڕەنجی ئاوی هەندێک شتی کەلتوری بە لەبەرەوە لە سەنتەری قەڵایە و خەڵکانی کە دێتێنە زۆربەی گەشتیارن حەز دەکەن شتی کەلتوری بینەوە مەسەڵەن گەڕێکی تەعجیلم ڕەسم کردیە پردی دەلارم نووسکە دەرگای قەڵاتم دروست کردیە پارتی شارم دروست کردیە ئەوانە زەروریە ئەوانە گەشتیار ببینی کتێبی سلێمانی و خاکی سلێمانی نووسەر و هونەرمەندی کۆچ کرد و ئاسۆ عومەر سوارە لە مەراسیمێکدا لە شاری سلێمانی بڵاوکرایەوە. کتێبەکە زیاتر لە 1800 وێنەی دۆکومنتی تێدایە کە لە دووتوێی 830 لاپەڕە بە چاپگەیەندراوە. باس لە مێژووی شاری سلێمانی دەکات لە 1984ەوە تا 1991. ئەم کتێبە بە ناونیشانی سلێمانی و خاکی ئەو ناونیشانەیە کە خۆی لە سەرەتای بیرۆکەی دروستبوونی ئەو کتێبە بۆی دانابوو. ئەو کتێبەش بریتیە لە زیاد لە 1700 ڕسم فۆتۆ و دەکۆمنتی مێژووی لەسەر سلێمانی لە دووتوێی 1930 لاپەڕەیە. بابەتەکانی ناوی هەمووی فۆتۆی شاری سلێمانیە دۆکۆمنتە لەسەر ئەجوای دروستبوونی شار لە سەردەمی بابانیەکانەوە هەتاوەکو ساڵی 1991. با بڵێن ئەم کتێبە خولیایەکی زۆر مێژینەی خۆی بوو بۆ ئەوەی کە حەزیەگەر کە ئەم کتێبە ئەو دۆکۆمنتانی کە ناو شاری سلێمانیە هەیە هەم بە فۆتۆ هەم بە بەڵگەنامەکان لە مردن و لە فەوتاندن بپارێزێ. ئەم کتێبە زیاد لە 2 ساڵ و نیوە خەریکی کۆکردنەوەی دۆکۆمنت و داڕشتنی بابەتەکانە هەر یەکە و بەپێی ناوچە و بەپێی گەڕک و بەپێی پیشەوەریەکان و بەپێی وەرزشکارەکان و بەپێی هونەرمەندان و بەپێی هەموو ئەو ئەجوانی کە شاری سلێمانی تیا دروست بووە.
کۆنسرتێکی میوزیک و گۆرانی بۆ هونەرمەند حوسێن سەفایی لە سنە سازکرا. لە کۆنسێرتەکەدا بە دەنگە خۆشەکەی ئامادەبوانی پڕجۆش و خرۆش کرد. پڕوەدڵ خوشحاڵم کە جارێ ترەک دەرفەتێک ڕوویدا کە من لە خزمەتێ عەزیزەی لە کورد زوان بووم و ئەڕێ ڕێخستنە بەرهەمە و کۆنسرتە کوردی. خزمەت و موسیقی کوردی واقعا نیاز و بودجە دیری، نیاز و تامین ماڵی دیری کە وەداخەوە لە وڵاتی ئێمە چون کۆپی ڕایت قانونی ڕایەت نییە و ئێستا ئێمە هەر بەرهەمێک کە تەولید کەیمن سەرمایەگەمان نییە تێدەوە و ئەلانیش کە بەرهەمەلی کە تەولید کەیمن فقط و عشق و علاقێکی دری من تەولید کەیمن نە لازم مادی. ولی ئەگەر باشتر بیاد کە مردمە عەزیزیش ئی فەرهەنگە جێ بکەفتیات کە ئەڕای ئالبومێلی کە هونەرمەندەی زەحمەت کیشن ئەڕای ئالبومێ لە دەنەودەیشت بتونن لە طریق مادی مردم بەرهەمی لە بسینن تا کۆمەکێکیش بود و هونەرمەندی کە بتونن ئین ڕێگا و باشترین شێوە ئەدامە بیان. ئینشاڵڵا من حەز کەم کە ساڵی جارێک ئالبومی بێمە دەرەوە ئەلانیش کە ئالبومی تازە دری من چەند لە گۆرانیە کە ئینشاڵڵا لە مانگەی تر دێنەگەیشت. بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری لە زاخۆ لە ژێر دروشمی ڕنگ و خەمڵی زستان پێشەنگەیەکی شێوەکاری هاوبەشی بۆ 4 هونەرمەندی شێوەکار لە هۆڵی گەلەری زاخۆ کردەوە. لەم پێشەنگەیەدا هونەرمەندان موسلیم ئەحمەد، فارس تەمەر، محەممەد ساڵح و کەلحێ نعمەت بەشدار بوون. ئەم وەکو هزرەکە بچیک بی ئەڤرۆ کۆ ئەم هونەرمەند 4 هونەرمەندن بۆ جێڕە زاخۆ چ بکەین بۆ ساڵە 2020 هەرە وەکو دەستپێکاوێ ئەو بیکۆ پیشانگەیەکە ئەم vekîn بەس بابەت چبی ئەم سەکنی بێ ڕاستی هزرێکش منێکش برادێ دی کو هەموو بچ ئەم خۆل وەرزێت ساڵێ ناکینە خوددان ئەکەم چ هزروبیرە دی نەچین ینی تابلێت گەلێک جارە هزروبیرە بچەکە زەحمەت حتاتێن بەس گەلوەرزی و توەرزەکە بخە دەستنیشان بکێ و نصیبێ مەژە و 4 هونەرمەند مە دەست پێکری کل زەوستانی دابی مەگو داخل زەوستانی بکەینە خوددان جارێ ولو ام مجد الحقيقي نادر كمين شوكي كردستان راستي ديماني وي سروشتي جندت وي خلكي وي افروكا كببن كفالد بمليون كفالا شبه يعني اوجب ما ببابتكو ام بوشي ديرتشين ما ام بوشي دورخوانا زفرين هم ام دي بيشانغا تشيكين ام دي هزرو بيري جوان دت نوفا خلكي خديني ندري الجندت مدي او جندت ما بتند جانب تازه خون يتوانهم وتعاملها وانا ودرينشتين وانا وسرو بري وانا جوتي تشتيت وانا وزراعتي وفلاني يعني اكتب بري خدي بهزارة كفالدي شيء من باري افشار هنرمند بجدار جايك شوان ازبيم وسيدة مسلم احمد وكلحي نعمت ومحمد صالح وهر شار هنرمند هرش باجير الزاخونه ڕاپەرێکی کورد گۆرانیەکی کوردی ئەڵمانی بڵاو دەکاتەوە. دلۆمان خەڵکی هەولێرە و لە ئەڵمانیا دەژی. بەیت و جانیا بەس ئەگەر بەیت و جان لەسەر گۆرانەکەی بایە
ئەوها نەدەبوو بەس دوای گوتن دەی بەخۆم بلێمەوە ئەجە بەخۆم گۆرانەکەم گوتەوە ئەگەر بێن ئێستا خۆشتم و بەیتوجان هەموو کەس دەیناسیم ناین بەس باشتر بوو یعنی بەیتوجان یەکەمە منیش گوتم بەخۆم بلێمەوە خۆشترە لە گۆرانێکی خۆم لۆ دلۆ ناوم دلۆیە لەبەروەی ئەو بە شێوازی ڕاب گۆرانی دەڵێت و لە نوێترین بەرهەمیدا کە کلیپێکی گۆرانی تۆمار کردووە گۆرانیەکی بەیتۆجانە و لەگەڵ ڕاپی ئەڵمانی تێکەڵی کردووە. کو ئەمن لۆ ئەڵمانیێمە بەس لۆ کوردستان زیاتر چونکە دڵم لەوەیە دڵ ئەو کوردستان دڵە لۆ یەک دەبایە بچوومە ئەمە کوردستان ئەو ڤیدیۆم دەری نابان چونکەوە لە دڵم بوو هەموودا. Von der Straße zu Millionär. Hab die Finger am Abzug. Jeder Schritt ist ein Schachzug. Wollen mich wieder die Nacht. Bleib ich wach bis 8 Uhr. بەڵێ ئەم دڵزارم وەختی ڕەپش دەڵێم دلۆمان 22 ساڵە لە ئەڵمانیەمە لێرە گەورە بووینە بەس کولتوری کوردی هەموو دەم دەمێنێتن دەمانێت بە ڕێپەکەی گەورە بین خەڵکی کوردستانیش بمان ناسن دەمان ویست لای کوردەکان تێبگەن لەلایەکیش ئەمە لێرە گەورە بووە دەبە لۆی ئەوە ئەڵمانی و کوردی تێکەڵ بکرێتن یانی لەبەر ئەوەی بوو دەمیست پێشان بدەم ئەمن کوردم لە ئەڵمانیش ئێمە لێرە گەورە بوومە ئەو بەس کوردی بە نەدەبوو بەس ئەڵمانیش بە دەبوو بەس وەچی بلێ ئەوها خۆش نەبوو ئەو خۆش نەدەبوو یانی لۆی ئەو شتەمان تێکەڵ کرد چوینەوە کوردستانمان پێشاندا Albert schickt mir Unterlagen. Will 500 pro Stunde haben. بوو بێ ئەسەر نووسەرێکی کوردی باکووری کوردستانە بەهۆی نووسینەکانیەوە دەخرێتە زیندانیەوە لە تورکیا دوای ڕزگاربوونی لە ساڵی 1984 بەرەو سوید کۆچ دەکات و بەردەوام دەبێت لە نووسین بەڵام ئەم جارە بە کوردی دەنووسێت و ئازادی دەبەخشێ بە وشەکانی هەتا ئێستاش بەردەوامە. ناوی من بوو بێ ئەسەرە ئەش دێرکا چای مازی من ساڵە 1955 لە گوندە وەزبەریە هاتمە دنیە لە قەسرا قەنجۆ دبستانە سەرەتایی ئۆرتە و لیژەژیل مێردین قەدەم و ئەس پشتی ژە حەفسێ دەرکەتم ساڵە 1983 مەها 11 مخۆگیان سوێدی. سال 1975 دەست به زانکۆی لە ئەنقەرەی پایتەختی تورکا دەست بەوێ کرد و پشتی وێژی هاتم گرتن پشتیش حەفسێ هاتم بەردن هاتم سوێدێ لە سوێدێ من لە فەدەراسیۆنە کۆمەلای کوردستان دەست بەکار کرد و ئەو ساڵانی ساڵە 1986 من دەست بە نویسانە کوردی کرد سەدەما وێژی ئەو بوو کو لە باکووری کوردستانی کوردی قەدەخە بوو من نکانی بە کوردی قسە بکرا مژیش حەفسێ پشتی دەرکەتم سوند خارکو بە تورکی نانویسینم بە کوردارە بە تورکیژی قسە ناکەم و حتا ڕۆژە ئیرۆ من 10 بەرهەم بە کوردی ئافڕاندنم.
حتی نها من چار برهم سر آنفالا بارزانیان نویسنده سدما که من چار برهم سر آنفالا نویسنده یک جی اوه آنفال دیروکک آنجی نقطه گلک رشد دیروکا گلی مده جبر که وید می صدام دو خواست همی کرده و به تایبتی جی بارزانیا تونه بکه من جی خواست از سال 2007 چون باشوری کردستانی مخواست از وی کراساتی لقلم خم بنویسینم دا که همو دنیا به بعثن که آنفال چی بود نها صدام نویسندن منی گاردیان کلسر زندان دیاربکریه اوجی کراسات گلکی مزین وکی من بلژی گوت دو کراسات پر مزین کونه دیار کردستان چه یک باشوری کردستان انفاله دوجی زندان دیاربکر ای ناوی 5 نولیه او işkence الوی دری دهات کردن او لیدان او کشتن او دین کردن گلک انسان ورد شد بون گلک انسان مد ورد کشتن آرمانج او بکو او انسان دوی زندانی ده همی بکن ترکیه باش دا کجده دوزا کردستانی بردن ما بزمانی دایک آخوا بزمانی کی کردی او وشاند و آن او گاردیان به گلک زمانا جهتی وشاندن به یونانی به سورانی به کرمانجی به ترکی و خاصی که یونانیا گهداری دان من سالا به یعنی 2020 وان گوتن که امی ویاجی بکن فیلم سینمایی هر وها خبات من هر بردوام و از ناس کنم حتی که اصابم چند برهمین دین دسته میدنن از حول دیدم نوروز 2020 بارزانی کینه پرتوکه که حال سر کار دکم خبات دکم اگر گشت نوروز یه پرتوجی به چاپ کردن نها گلک برادر دیپرسن که چما از بهتر بحث بارزانیا دکم یعنی نها بحث کردن تشتکی سدم وهنه سدم بحث کردن بارزانیا شبو من اوکو وان دی سال 1950 و حتی رجعیرو قطرانه وسیانن جبونا کردستان آزاد و سرپاش بو ما کردا چکن هر خبات کردن دوی خبات خود بارزانیا گلک و گلک بدل دانن اب بدل وان جی من خواست اجی به قلم آخوه وی کار و خبات وان کری بدم زانین که هر کس بزانه بن بارزانی چه واناش بونا دولت کردی کار و خبات کردن لە پاش دوورکەوتنەوەی لە کۆمیدیا بۆ ماوەی 6 ساڵ جەمکاری دووبارە بە فیلمێکی نوێی کۆمیدیەوە لە ڕۆژی ڤالانتاین دەتان خاتە پێکەنین. فیلمەکە بە ناوی سۆنیک زەهێدەکە باس لە کارکتەرێکی ئەنیمەیشن دەکات کە ساڵانێک لەمەوبەر یاری ئەلکترۆنی بووە. جەمکاری ڕۆڵی دکتۆر ڕۆبەرتیک دەبینێت و بێ شوارس ڕۆڵی ئەنیمەیشنەکەیە. I'm Sonic, a little ball of super energy in an extremely handsome package. On my planet, people were always after my powers, so I came to yours. It gets a little lonely, but that's okay. I am living my best life on Earth. Ow! At the place Sonic! At the Pitcher's Mount, also Sonic! Ugh, I can't with that guy. We just had a really great first meeting. I was kind of pitching him on the film and the بەهۆی بەشداریکردنم لەم فیلمە بۆ یەکەم جار جیامکاریم بینیم توانیم تێبگەم لەو کارکتەری و بەرجەسی دەکات ئەوەش لە یەکەم قسەکردن و یەکەم بینیم دەرکەوت دەتوانین هەست بە خۆشی بکەین لە چاوەکانیدا the first moments of our conversation and you could just tell that he was going to have fun with this character. Why are you hiding out in my garage? They're coming for me! If they steal my power, they could conquer the universe. You have to help me. No, I don't. Please, it's life or death. Good morning, my rural chum. Mr. Dr. Robotnik. I'm going to give you 5 seconds to tell me where it is. Wait! Don't hurt him! Fortunately, we're entering an era where we're all concerned. خۆشبەختانە ناوەڕۆکی فیلمەکە لەبارەی کارکتەرێکی بزێوی ئەنیمەیشنە کە لە پێشدا لە ڕێگەی یاری ئەلکترۆنیەکانەوە ناسیومانە هەر بۆیە زووتر دەچێتە دڵی خەڵکیەوە من ڕۆڵی دکتۆر ڕۆبۆتێک دەبینم فیلمەکە کۆمیدیە و لە شێوازی خۆمەوە نزیکە بۆیە پێم خۆش بوو ڕۆڵی تێدا ببینم The time for talking is over. It's time to push buttons. Your flying eggs are pretty impressive, Mr. Eggman. But let's face it,
You'll never catch me. Confidence. A fool's substitute for intelligence. That's not good. Sonic, I know you got the super speed and everything, but Maddie and I? Totally defenseless? Probably gonna get blown up? Pretty much, yeah. Don't worry. I know exactly what to do. I was not expecting that. We were very fortunate to cast Ben Schwartz very early and just talk لە هەوڵێەوە about دابووین کە کارکتەری سۆنیک بە باشترین تەکنۆلۆژیەکان ئەنیمەیت بکەین تا بتوانین ئەو کارکتەرە ڕۆح سووک و بزیەوە بەرجەستە بکەین. just really embrace and audiences too that might not be as familiar with Sonic, just create something for everybody. I love that this is opening on Valentine's Day. زۆرم پێخۆشە لە ڕۆژی ڤالەنتاین بۆ یەکەم جار لە سینەما پیشان دەدرێت. بەڕای من هەموو کەسێک بە شێوەیەک لە شێوەکان کەسایەتی سۆنیکی تێدایە. Valentine's Day is to fill your partner's hole. Whatever this creature is, I'm going to uncover the source of its power. I just thought you might like a latte with steamed Austrian goat milk. Of course I want a latte. I love the way you make them! We gotta lay low. Let me show you how it's done. So should we get out of here? Yeah, time to go. I always want to do this. Nailed it! Uh-oh. Let's go! Here comes the boom! How are you not dead? I have no idea! Oh, give me a big fat break! That was an illegal left, by the way. Oh, this one is cute. Let's keep him. Oh, come on! You've got car insurance, right? Why would you throw your life away for this silly little alien? Good time. He's my friend. Let's go! This is my power. And I'm using it to protect my friends. Let's go! Let's go! لە دوابڕگەی بەرنامەکەمان هونەرمەندێک میوانی ئێمە دەبێت. خەلیل خەمگین نزیکەی 35 ساڵە خزمەتی هونەر و میوزیکی کوردی دەکات و 9 ئەلبومی گۆرانی هەیە. لە دەیان کۆنسرت بەشداری کردووە. ئەو پرۆژەیەکی گەورە ڕێک دەخات لەگەڵ دەیان هونەرمەندی تر کە لە چەند وڵاتی ئەوروپا دەبێت. کۆنسرتەکە بە مەبەستی یەکگرتنی گەلی کوردە. بابام ستران گلی که حزد کرد بخواهی ستران دو گوتن اما نبود ستران بیش و زاروکتی ما دا او رادیو کرمانشاه و رادیو یریوانه بو گلک دنگ بیشین کرد بناو و دنگ و زاروکتی خود از عاشقی دنگی وان بودم وک حسن جزراوی وک محمد عارف وک مریم خان امروی زاروکتی دا وسا عاشق ببه و باوی مراجش بو مرا میناک بده عالیه چاند و هنره ده و دمه هر حال شانسم زیده بی کو استرانه بیشم هنر بخوا خبات هنر چالاکیه کی جواکیه چالاکیه کی جبو آزادیا جواکیه جبو خدمت جواکیه پیشخستنا جواکیه جبو من وصای سترانگوتن یعنی چاند هنر آمور آنجام بین چک و هری بیتر جبو تکوشینا آزادیا جواکا منه
ji bo wê jî me projeyekî wisa wek hunermendên Kurd da dest xwe em dixwazin ku civaka me zextê li ser siyaseta Kurd bike. Ji bo wê jî kalîta siyasetê nikare bigîne asta ku vê gelî azad bike, vê gelî ji ber qirkirina ku û dijmin dixwaze gelê me tune bike nikane bibe bersev. Çareya vê tenê di yekîtiya me netewî dayê. Ji bo vê yekê me dest bi vê projeyê kir. Lê dayê derdê me ez eyşeşanım. Bi derdê gulê giranim. Heyfa kekê ezîz babê feqîra. Bi qeleşî van zaliman gule domandinê. Pare par bê ji mubala vê axayî de derra be bilaw derra be. Ax derra be babê heft yetîma û derra be birîna me kûr e îro derdê me giran e. Derra be bavê Kurdan û derra be bavê Kurmancan e.